ساعات 12:45 بووها ئێمە لە جیرانمانە تەکمان ماڵمانە گوێ لە فشەکەمان بوو دەرچین دەرەوەی تر مناڵەکانی هەواریان کرد ئێمە هاتین دوای قافەیە کەوت بوو ڕۆشتۆ ژوورەوە هەڵمانگر بردمان بۆ مستەشفا خۆیش عەقیدە لە وەزارەتی داخلی کەرکووک دام دەکا تر کوڕێ زۆر باشە و محتەرەمە لەگەر کەس دژمەنداری نییە. باشە تو ئێوە کە گەیشتن پێ هێشتا لە ژیان مابوو؟ مابوو حتا ڕێگە تقریبا حتا لای سوخ مرکزی بوو ئەو کوڕاوتی برادرم لە سارەکە بوو لە حیات ماوەیان. باشە کە گەیشتنە باسەری کە لە ژیان مابوو هیچی نەوت نەیوت ناسی قسەی نەکردنا بەس نەفەسی دەرچوو زۆر ئۆتۆمبیلەکەتان بینی ئێوە پەرەگەرەکەتان بینی؟ بەڵێ یەک کەس بوو ئەدی لە جینای هاتەوانە دەریان کرد بە کامرەوە چتم کافحەوانە ترقای شورتە و هەمووی لێرە لەژنە ئەمنیەکان هەمووی کەرکووک لێرە بوون.